وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساخ و سەلامەت بن. زەرورەتێکمان زانی کە دیبێتێک لە ژێرە ناوە سەربازانە ناچاری سیستەمیان و دەرکریاگەکانە سیستەم بکەین. ئەوزاعێکی ژەڵەژیاک کە پێویستی بە تەحلیلێکی ئەمیقی اقتصادی، سیاسی و ئیجتیماعی هەست. مازەرەت مەز لە سەرزەمینە ئێمە حاکمە. خەبەراتێکی جۆرا و جۆر کە ئەیبیسین لە ئێمە ئینفعال دروستەکە و ئەم ئینفعالە بەعەسەوێ کە ئێمە نەتوانین تەشخیص بین لە چه شرایەتێک و لە چه وەزعیەتێکا قەرارمان گرتگە. نەفەهمین کە لە دنیای ئەمڕۆژە ئەحیانەن تەکت چیا ڕوبەڕووین، خۆمان کەین و ئەوانی ترکین. لە گرایمە وەختێ بەحسێک کورد دەکەین بە کولی و بە کولیەتە کورد قسەکردن داستانێکە ڕوانینەوە و خوێندنەوەی کۆمەڵگای ئێمە داستانێکی تری هەست. ئێمە وەختێ ئێژین کورد کولیەتێ خەریکین مەترەحەکەین، ئیدەئالێ خەریکین مەترەحەکەین، بەڵام لە واقعا وەختێ وردەویتۆ ئەمانەی کە ناویان کووردە لە توێژە جۆرا و جۆرن، لە لەحاز اقتصادی وابووریۆ، لە لەحازە مەعرفەتی و دانشیوە، لە لەحازە پێگەی ئیجتیماعی و منزلەتە ئیجتیماعیوە، لە لەحازە تەبەقەی ئیجتیماعیوە تۆ ئەوێنیت لەگرا شەڕی گشتی بەرعەلەیه گشتی دەسی پێکردەکە. شاید ئەم سوعالەی کە لە سەرزەمینێکا فەلاکەت ئەوارێت، لە سەرزەمینێکا سەرکوب ئەوارێت، بۆچی مەجموعەیەک بەناوە مردم حرەکەت ناکا و لە بەرامبەر حاکمیەتا قیام ناکا، بەڵام لە کەناریە وەکو گورگ کەوتگنە گیانی یەکتری و یەکتری ئەدڕن. جامعەیەک بە تەمامە ئەبعادی و کەوت کەسە گیانی یەکتری و یەکتری ئەدڕێ. اتفاقی لەم سەرزەمینە کەوتگە. کوردەوارە 50 ساڵە پێش نییە، 30 ساڵە پێشیش نییە. اتفاقاتێک کەوتگە کە ئێشێ ئێمە بە وردی بڕێکی بخوێنینەوە. پێش لەوە من دەنگێکتان بۆ دانێم لە کەسانێک، لە کەسێک کە بابەتە بڕێک لە دەرگیریەکانە حیزب دموکرات خەبەرێکی داگا و خاتری ئەوەی بزانم کە بەداخەرە کەسانێک مەوجودن و مەسائلێکە لە ناو جامعە ئایبیسن باسی یەکەن. من ئەم دەنگەتانە بۆ لێدەم. سلام أحوال سوانا باشي كاق فيمان موضوعات تواور وشن بو أوي كازوي كونا لازاني عرض برادري خوم كم نفرق بهم جلال السور مروشتي دنيري بو عراقي أو سيد تاهيرة تا جاشا في دلد باشا من بود رد كم مسألة كبيرة أو مرض بورد كم لمرزية بو مسيرة دادية أو بو مسيرة دادية سيد تاهيرش كان باصارة بزار شكيدة دا ودقات السري مرزية تقيدة كان أو سيد جلالك خبش يكون لازاني ليوجن حالة دبي أريد أن بزار شكيدة دا خدي سيد تاهير كأو نفريكا حزبي ديمقراط بشتويتي دو أكارا ديقلون ديوجن كيشكش دوي دابوا. خب لەگرا سەی تاهێرێک کە جاشە بە سەی جەلالێک کە گەرەکی سیمە ڕووماڵات بەهەنێرێت بۆ حەلیمە کوردستان ئێژێت کە من مەڕووماڵاتەکەت بە قاچاقی بۆ ڕەدەکەم، بەڵام لەسەر مەرز لێدا ئەیکوژێ و ئێژێ حیزب دموکرات کوشتگێسی ئەدا لە سەی جەلال ئاغای سەی تاهێر ئەیکوژێت. کێشەکەش دەچیدا بۆ دەوەیدا بۆ کە ئەو کابرایە ئەو سەید تاهیرە کە معروفن ئەوانە تایبێشی معروفن ئەو سەید تاهیرە کارکێکی بووە ڕێگڕی و چەتاتی بۆ لەسەر مەرز لە هێندێک شوێن کە حزبی دموکرات دەهات لەوێ گومور گوشتی وەردەگرت کە حالم خەڵکی حالم شتی دێناو دەبەر مەڕ و جەڵە بوو تووزانم وەساری دێنە حزبی دموکرات دڕۆژ لەوێ چی دەکرد گومرجی وەردەگرت ئەو ئاغا نەیدێت
واتە ماغای سەیتاهێرە کە خانەوادەدارە و تایفەدارە ڕووی لەو جێگانەی وا حیزب دموکرات ئەیزانی خەڵک مەڕ و ماڵات ئەوات و قاچاخەکە بۆ حەلیم گومڕوکاتی دائەنیاوە پوڵی ئەسەند لە مردمەکە سەیتار بەر لەوەوانە بنکەی چەتەگەری دائەنیا و خەڵکی گومڕوکی لیانە سند خۆی بەتەنیایی غير مزاحم دەبوو گزارشی لێدا ڕفت و ئامەد و بازرگانی کەمتر دەبوو بەهۆی ئەو هەندێک جەماعەتی دیکە بۆیە بەرحاڵ پێش بەکاری حیزبی گرتو و خۆراسە کوشتویانە خەڵکیش زۆر بەگلەی بوونە لەو سەیتاهیرە دەلیلەکەی ئەوە بوو کە کوشتویانە و تەواو. خۆپ لەگرا ئێوە داستانێکە شنەفن هەروەکو ئێمە حەچمان لێدا و هەروەکو ئەوەی کە ئێمە ئاماژەمان پێکرد کوشتن فرەیەک لەمانەی کە لە سەرزەمینە ئێمە لە ژێر ناو جاش اتفاقەکەوێ مەسئلەیەکی ئیدئۆلۆژیکی نییە مەسئلەیەکی وەتەنی و سەرزەمینی و مبارزاتی نییە بەڵکو مەسائلە اقتصادی و مەسائلە چۆنیەتیە کارکردنە سیستەمە هەرو جۆرەی کە پەکەکە لە قەندیلۆ دانیشتگە دەسی وا لە ناو خوتوتە قاچاخە کالا لە داخڵ و لە خارجەوە وا لە ناوە مەسیرە ئەم ترانسپۆرتە و عیدەیەکی ساپۆرتەکە لەگرا مەسئلەیەک بە ناوی مەسئلەی کوردایەتی مەوجود نییە لەگرا مەسئلەی اقتصادی ئابووری و شەبەکەهای مختلفە اقتصادی سازمانەکان و ئۆرگانە مختلفەکان کە دەرگیرین مەوجودە کۆمەلگای کوردەوارە ئێمە تەغییراتە ئەساسی کردگە و لەم تەغییراتە ئەساسیە سیستەم خەریکە کارەکە سیستەم دارای سازمان و ئۆرگانە جۆرا و جۆرە و ئەم سازمان و ئۆرگان و جۆرا و جۆرە لە پێکهاتەیە یەکتریە پەیکەرەیە سیستەم ئەوە نەڕێوە هەر کام لەم ئەفرادەی کە لە ڕەئسە ئەم ئۆرگانانە قەراریان گرتگە ئەڵبەتە خودە ئۆرگانن و بەشێ لە سیستەمن ئەما بەڕاحەتی سیستەمە توانێ بیان خاتە کنار و یەکێکی تر بخاتە جێگەیان دروست ئەم ئەفرادانە باز نمودە قیافەیە سیستەمن بەڵام هەر وەختێ سیستەم کاری بەمانە تەواو ئەوێ ئەمانە فڕاداتە کنارەوە کەسێکی تر خەبەرێکی بۆ مەنارگە دا لە بەم مەوزوعە کنەوەی ئاغای ئیسماعیل ئاغا سمکۆ نەوەی ئاغای ئیسماعیل ئاغا سمکۆ بە ناوە ئارمان سمیتکۆ بێواری ناوە لە عەسڵا ناوە خۆی کردگەسە ئارمان سمیتکۆ انتساب ئارمان سمیتکۆ ڕیاسەتە ستادە ئەقوام و ئەشاویرە ئیبراهیم ڕئیسی در ئازەربایجان غەربی طی حكم سوی ستاد مرکزی سید ابراهیم رئیسی دکتر آرمان سمیتکو به عنوان مدیر ستاد اقوام و عشایر استان آذربایجان غربی منصوب شد. آقای دکتر آرمان سمیتکو ام توییتی کردگه. دکتر آرمان سمیتکو اجی علت به مذاق خوش نیامدن برخی از دوستان ارتباط مستقیم و بدون واسطه ما با مرکز است. ارتباط مستقیم و بدون واسطه ما با مرکز است که در رویه غیر منطقی و غیر حرفه‌ای در حال تکذیب بی اساس حکمی کشوری هستند که اساساً اختیار و رد و تایید آن را ندارند. ادعاهای بی اساس را تکذیب و این راه همچنان ادامه دارد. اما که نوساگیسی؟ اما دکتر آرمان سمیتکو نوساگیسی. نوی آقای اسماعیل آقای سمکو هیکل پروپاگاندای حزبی اجا من مستقیما اچما مرکز بواسطه بی اوی که احتیاجم به ایوه بوید آقای آرمان سمیتکویشی. خب اما احتیاجی به تحلیل هست بابزانین اما واینه کویه لكو قرار مانگرتگه خبرێک لە حەلیم و کوردستان و تێتە دەر دا لە بەرەمەی کە تورکیە خەریکە
دار و دەوەن ئەوڕێ و دار و دەوەن ئەوە لە بەرچاوی پەکەکان، لە بەرچاوی بەرادرانە ئانەرشیستە کۆموناڵباز، ئێکۆلۆژی، بەرادرانە ئێکۆلۆژی، بەرادرانە تەرەفدارە تەبیعەت و مردگە بۆ تەبیعەت و ئێکۆلۆژی، ئەم پێشمەرگە و گریلا مل ئەستورانەی ئەم شاخ و داخی قندیلە کاریان بەم ئینسانە چەپەڵە کوردی خۆ نییە، ئینسانە کوردی چەپەڵە، بەڵام لەگرا دەرمەوردی دار و دەوەن و ئەو ڕۆڵەی کە بۆ خۆیان تعریفیان کردگەسۆ ورود ناکەن. هیچ کۆمپانیهای خصوصیە دەوڵەتی تورکیە هاتگە و خەریکە پوڵ ئەداتوە، بازرگانی ئەکاتوە، مەنابع بۆ خۆی تەئمین ئەکات و پەکەکە هیچ مخالفەتێکی نییە، پەکەکەوا لە ناوە دەوڵەتی تورکیا وا لە چوارچێوەی دەوڵەتی تورکیە سەر مردم ئەماسێ و مردم خەریکە تەماشاکە. لە کنارە ئەمە تۆ ئەوێنی ئەمانەی کە ناویانە حیزبانەسە ئەدەیەک لە مردمە ئێمە بووگن بە ئەسڵەها هەڵگیر و چەک بەدەستیان. من ناوم یاگن سەربازانە ناچاری بۆ کردنەوەی ئەم دیبەیتە ئەمشەوە واجب بوو من لەم منزەرە و ورودکەم تا ئەم ئەوزاعە ئاشفتە چاوێکی پیا بخشێنن کە بزانن لەگەڵ چیا ڕوبەڕوون و چه ئەتەفاقی خەریکا کەفێ. شارە بالتیمۆر ساڵە 2015 شاهد ئەتەرازاتە ڕەشپێسەکانە بالتیمۆر بوو بەرعەلەیهە کوشتنە جوانێکی ڕەشپێس بەدەستە پۆلیس. گشتتان وە بیرتانە دەیڤید سیمۆن سریاڵێکی دروست کرد بە ناوە دڤایر، شنود. سریاڵە شنود حکایەتە ژیانە ڕەشپێسەکان بوو لە کەنسەڵ حاوسەکان و ساختمانهای شەهرداریە، ژیانە ئاپارتمانیە مردمە ڕەشپێسە شارە بالتیمۆر. لەوێ بەوازەحی نەقشە ئەم کەنسەڵ حاوسانە کە تەحتە ناوە بەهینەسازیە شارسازی و کۆنتڕۆڵکردنە جەرائیمە، نەقشە سازمانە پۆلیس، ئەفراد، گروههای گەنگ بەڕەسیەکە. سریاڵەکە ناوی شنودە، دوایر. ها بە شوێنە ئەوەی کە مەسائلێک کە تۆ لاوە بە چاوە سەر ناتوانانی ڕۆیەتیانکەی، اتفاقاتێک کە تۆ ناتوانی بیانوێنی و ناتوانی تەوزیحیان بەی لە گفت و شنودە نێوانە مردمەکەی شارە بالتیمۆرە ئێشێ پێی بووەی، بۆیە جەهاز دانێ لەسرە مکالماتە مردمەکە تا بتوانێ مەدارەکێ بەدەستبێرێ بۆ محکومکردنیان. ئەم سریاڵە 5 سیزنە، یەکی لە شاهکارەکانە تەلەڤیزیۆنیە بۆ پەیبردنە بە سیستەم. خۆ من بام دەسەبە من بێمە بەرەوە هەنێ مەسائل بۆ ئێوە بێژم. ئێژێ دەوڵەتە ئێرانی لە مەناتەقە سەرپێڵە زەهاو جوانڕۆ خەریکە ئابیاریە قەترەی و ئابیاریە بارانیەوە. ئابیاریە قەترەی و بارانی چییە؟ خەریکە بە ئەستفادەکردن لە سەدەکانە سەرە سیروان وەکو سەدەکانە داریان، ئاوەکانە پشت سەدەکە بەر لەمەی تەبخیر بوێت، بەر لەوەی لە بین بچێت، لوولەکەشیان ئەکات و یان کێشێت بەرەو مەراکزێک کە تا دوێکە زەمینە دەین بووگن و ئیستا لە ئێزای هەر هکتارێک 700,000 تمەن ئەسێنێت بۆ ئاویاریە قەترەئی و بارانی و ئاوە سیروان ئەگوێزێتەوە بۆ کەشاوەرزیکردن. لە کنار ئەمە ئەوانەی کە وانە ناوەلادیەکانە و خەڵکە فەقیرە ناوەلادیەکانن تحتە پوششە کۆمیتەی ئەمدادە ئیمام خومەینی بووگن. ئمڕۆ دوایی بۆ مەلەرزەکەی منتەقەی سەرپێڵیش وامهایەکیان لە بانکەکانە گرتگە، ماڵەکانە خۆیانیان نۆژن کردگەسۆ و بانکەکان وامەکانیان پێ بەخشیگن. بانک و مؤسساتەکانە دەوڵەتە ئێرانی وە سپاهە پاسداران.
بنیادێ بەناوی بنیادە بەرەکەت لە پرۆژەهای عمرانی و پرۆژەهای تەولیدیە شرکەت دەکات وامە بدونە سوود ئەدا وامە بلا عەوەز ئەدا. بنیادە بەرەکەت بنیادە سپاهە پاسدارانە. دەوڵەتە ئێرانی یا بەنەوەیەک سازمانەکان و ئۆرگانەکانە دەوڵەتە ئێرانی خەڵکی تەشویقەکە بگەڕێت و لادیەکان و لە لادیەکانە باغ دروستکات لە زەمینهایەکە هەسی مۆزەفیەکە کە هێکتارێ لە زەمینەکەی بکاتە باخداری. لە کەنارە ئەمە شارەکان تەقیگنەوە لەسەر زەمینە ئێمە. زەندگیە ئاپارتمانی ئەمە 20 ساڵە بوو گەسۆ نۆرمە زەندگیە مردمە ئێمە لە شارەکانە وەکو کرماشان و سنە و هەمەدان و ئەمانە. هاوکاتە لەگەڵ ئەمە تۆ شاهدە پەدیدەیە کۆڵبەریت، پەدیدەیە کۆڵبەر و خەریکە قاچاخە کالاس، سیستەمێکی پیچیدە بە بەشداریە عدەیەکی فرە کە لە ڕاستایە تەئمینە بودجەیە ماڵی و اقتصادیە گروپهای گەنگ خەریکە کارەکە. گروپهای گەنگە دەروون حاکمیەتی، دەروون سازمانی، سەپاهە پاسداران، پەکەکە، کۆمەڵە، دموکرات و فرەیەک لە گەردەم کڵفتان و بازیگەرانە اقتصادی. من گەرەکمە چی بێژم؟ شەبەکەیەکی تو دەرتووی لە یەک حاڵیاگە ئابووری دروستکریاگە لەسەر زەمینە ئێمە. شەڕە ئابووریە و سیستەم ڕۆچووگە سەناوە جامعەیە ئێمە، خراوت ڕۆچووگە سەناوە جامعەیە ئێمە. مەسالە لادیەکانم هاوردگەرەک من قسەیەکتان بۆ بکەم. ئەمەی کە ئێوە لە ماجەراهای مختلفە ڕەشپێسەکانە ئەمریکا بە تایبەتی اتفاقاتە ئەخیرە ساڵە 2019 اتفاقاتە ساڵە 2015 ڕوبەڕووبوون دوای جنبشە ڕەشەکانە ئەمریکا و فعالیەتە مەدەنیە مارتن لوتەر کینگ و فعالیەتە مالکۆم ئێکس. ئەمڕۆ جامعەی ڕەشپێسەکانە ئەمریکا وا لە تەبوتاو و تەلاتۆمێکە کە سریاڵە ڤایر ساڵە 2002 تا 2008 بەباشی بەحسیەکە و ئەڕوات مەجموعەیەکە داتە بەرچاو و ئەیخاتە بەرچاوە بینە کە چه ئەتفاقی لەگراکەفتەکەم. بزانن ئەمەی کە ڕەشپێسەکان و پیاگە ڕەشپێس ئەزانێت ئەدەیەکی فرە لەم پیاگە ڕەشپێسانە ئەزانن کە سیتیزن نیەن. سیتیزن یعنی کەسێک کە مطیع قانونە و ماڵیاتەدا و ئەکسەریەتە پیاگە ڕەشپێسەکان جزء سیتیزنانە یاڵەتە متحدەی ئەمریکا حساو ناون. خۆیشیان ئەمە ئەزانن، خۆیشیان بەخۆیان ناژن سیتیزن. بۆیە ئەوانەی کە سیتیزن نیەن لە یەکتری وەکو ئاوی خواردن ئەکوژن لە مەواجهەی شتەکە پۆلیسە. ئێژن ئێمە سیتیزن ناکوژین، لە خۆمان ئەکوژین. بەنەوەیەک خۆ بە ئەنگەڵزان. تۆ لەگرا شاهدە کەسانێکیت کە سیستەم تفیانی کردگەسۆ فڕیانی داگە. ئەمانە هیچ هۆڤیەتێکیان نییە و تەبدیلەون بە سەربازان و گروپهای گەنگ. ناوەی کە پولیان دەسەکەفێ، نا، لەبەرەوەی ئەوون و ساحێوە هۆڤیەت مەوجودیەت پێیاکەن. ئەمە سەرانە گروپە گەنگە کە پوڵ نەسیبیانەوێت. ئەما سەربازانە سەفرە خوار حەجێ نەسیبیان ناوێت. حەجێ فقط لە بێهۆڤیەتی دەرتێن، فقط بە بەشدارکردنە بە بەشداری بوون لەم گروپانە هۆڤیەت جەمعی ئەگرن و لە سەرگەردانی دەرتێن. چه اتفاقی لەسەر زەمینە ئێمە کەوتەگە؟
چه اتفاقی کەوتکە لە نەوەی ئیسماعیل ئاغای سمکۆ واتە کە سیستەمە تا مردمانە ورد و دەرسە ئەم وڵاتە. ئەمە سیستەمە کە نایڵێ ئینسانەکان خاسیش بمێنێنەوە. سیستەم تۆ خاتە مەرحەلەیەک کە بەشێکی فرە لە دادەهات بدەی و لە داشتەکانە بدەی، یا تەسلیم بوویت یا فڕەتدا. بۆیە فرێک لە مردمی ئێمە بوو بە بەسیجی، بوو بە بەسیجیە دەوڵەتە ئێرانی تا بتوانێن لە ناوە سیستەما بمێنیتەوە. ئەو اتفاقەکە لە جامعەی ئێمە کەوتگە ئەمەسە، جامعەی ئێمە تەقسیم بەندی بووگە، کارتەلەکانە اقتصادی سەریان دەراوردگە. ئەنچێک خەریکە لە ناوە جامعەی ئێمە اتفاقەکەوێ بازیە سیستەمەوە دەرگیری ئۆرگانەکانە سیستەمەتەکە یەکتریان لە ڕقابەت اقتصادی. ئمڕۆ ئەگەر تەوەجۆت کردوێ دەوڵەتە ئێرانی خەریکە لادێنشینە مطیع شەهروەند دروست ئەکا لە بەرامبەر شەهریە بێهۆڤیەتە قەراریانەدا. لادێنشینە میزرەبەڵێک کە ئمڕۆ بە قسمەتێکی بچووک لە پوڵ و دەرەختیاردانە مەنابعێکی بچووک لە تەولید وەکو شەهروەندە خاسە ئەم سەرزەمینە و مطیعان و ڕامانە ئۆرگانەکان و سازمانەکانە خۆی پەروەردەیانەکە لە بەرامبەر خەیلێکی عەزیمی سەرگەردانی بێهۆڤیەت لە ناوی شارەکانە ئەلەمیانەکاتەوە. ئەوانەی ناوە شارەکان چکارن سیتیزن نیەن بە قەوڵە ڕەشپێسەکان. بۆیە تۆ ئەمێنی لە ناوی شارەکانە وەکو گورگ کەوتگنە گیانی یەکتری، لەسەری تەسادفێکی بچوو کاورە داوەزێ سەرێوێکی ئەوڕێ، لەسەر جمێنێ ئەوێکی تیکە تیکەکە، ڕۆژانە دەیان قەتڵ و جنازە لەسەر دەسە شارە مێنێتەوە. لەکێ لە شاریهای بێهۆڤیەتە ساکنن لە ناوە زاقەکانە. هەواشیە ئاپارتمانەکانە مەسکەنە مێرە، لە ناو ئەوانە تۆ بزەح ئەوێنیت، سیستەماتیک خلاف ئەوێنیت، سەربازانە بێگیر و مەواجبە ئەم شەبەکەی گەورەی اقتصادیە. وا لە پشتە نۆرمەکانە سیستەما خەریکە کارەکە. لەگرا تۆ بۆ دەرکە ئەمە ئێشە ڕۆ بچیتە ناوە پەیوەندەکانە ناوە ئەم سیستەمە. ئێشە تۆ لە شەبەکەی کۆڵبەری خەڵک بناسی، تۆ لە شەبەکەی اقتصادیە ناوی شارەکانە خەڵک بناسی، تۆ لە شەبەکەی مؤسساتە دەوڵەتە ئێرانیە خەڵک بناسی. ئمڕۆ حیزب دموکرات هەروواکە لە حیچکوی ئەم تاریخە کەسی نەکوشتگە بۆ خاترە کوردایەتی و بۆ خاترە ئەم سەرزەمینە، بە ئاشکار مشەخەسە ئەوانەی کە ئەیان کوژێت ڕقابەتهای بازرگانی و اقتصادیە کە لە گروپهای مختلفە سازمانی و ئۆرگانیا اتفاقەکەوێ و ئەمان بەشێکن لە سیستەم، بەشێک لەم سیستەمە اقتصادیە حیزب دموکرات کۆمەڵە پەکەکە و سەپاه پاسدارانە. سەپاه پاسداران بە بنیادهای جۆرا و جۆر و حاکمیەتی کردگە بەسەر جامعەی ئێمە لە مؤسساتە مختلفە بانکی، لە مؤسساتە مختلفە تەولیدی و عمرانی، ئۆرگان و سازمانە مختلف، بە هەزاران هەزار مردمی مستەخدەم کردگە، لە دکتۆر، لە مهندس، لە ئەنوا و ئەقسامە تەحسیلکردەکانە ژاری. ئمڕۆ سەپاه پاسداران دانەیە دەرەجەدارە، ئەسڵ حەوەدەسە، ڕیشۆڕۆکەرە بۆ گەن نییە. ئمڕۆ سەپاه پاسداران لە کەنیشتێکی زەریفی تەحسیلکردەیە فڵانە دانشگا نیروی هەست تا چێهرەها و سلیبریتیهایی کە شەبەکەهای مختلفە قمار ئەگێڕن لە ناو دەوڵەتە ئێرانیە، دەوڵەتە جمهوری ئیسلامی، دەوڵەتە ئیدئۆلۆژیە ئارمانی. ئەوانەی کە لەم سەرزەمینە زندگیەکە نەزانن تەمامە سایتهای قمارێک کە بە چێهرەهایەکی بەرساختەیە سەپاهە پاسداران کاریانە کرد
وەکو ئەم چێرانەی پویا و دنیای جان بەخت و ئەم چێرانەی کە ئێوە ئەیوێنن تەتەلو ئەمانە کە ڕووینە تورکیا مستەقیمەن تۆ بە کارتە بانکیەکەت و ئەتوانی ورود کەیتە ناوە سایتە قومار تەراکۆنش ئەنجام بدەی پوڵەکەت هەڵبگرن و ئەگەر بردێکە کردوێ بدەنی و ئەگەر باختوێتت باختەکتە یعنی مستەقیمەن کەسێک لە پاوە دانیشتوێ لە سنە دانیشتوێ لە تاران دانیشتوێ لە ژێرە دەسە حاکمیەتە جمهوری ئیسلامیە بە سیستەمە بانکیە جمهوری ئیسلامی و مؤسساتی جمهوری ئیسلامی لە شەبەکەهای انتقالە پوڵ لە سایتە قمار شرکەت ئەکا پوڵ ئەدا مستەقیمەن پوڵەکەی هەڵ ئەگیرێت بازی ئەکات و تێتە دەرەوە سەپاه پاسداران لە چێهرەهای وەکو ساشای سوبحانی و ئەنوا و ئەقسامە سلیبریتیهایە کە لەسەر وەتەرە ڕەوابەتە جنسی و هەمۆسەکشواڵەتی و بەحسهای سەخیفە جنسیەتی لە ناوە شەبەکەهای اجتماعیە وەکو ئینستەگرامە کە لایڤەکانیان ئەگاتە سەرە 1 ملیۆن نەفەر 2 ملیۆن نەفەر خەریکە ئەم شەبەکەی اقتصادیە ئەواتۆ ڕێوە ئەمڕۆ سەپاه پاسداران سازمانێکی مەخوفی اقتصادی نظامی و سیاسیە کە ڕۆ چووگەسە ناوە ڕەوابەتە وردە جامعەیە ئێمە شەبەکەهای مختلف اقتصادی دروست کردگە گروپهای مختلف گەنگ و بانگی دروست کردگە کە یەکێک لەوانە حزب دموکراتە ئایا تۆ فکرەکەی خەڵکە کوردەوار ئەتوانێت لە ژێرە بارە ئەم تەقسیم بەندیە بێتە دەرەوە بۆیە تۆ شاهدیت لەگرا وەختی ڕوبڕوو ئەبی تۆ تەکە یەک جامعەیە یەک دەسە کوردەواریە ڕوبڕوو ناوی تۆ تەکە ئەدەیەک سازماندەهی کریاک لە ناوە شەبەکەهای مختلفە ڕوبڕوو بووی تۆ کە هەر کام لەمانە لەشکریانێکی عەزیم لە سەربازانە بێگیرە و مەواجبە پەستیان هەست سەربازانە ناچاری سەربازانە بێهۆڤیەتە ناچاری کە خزیاگنە ناوە ئەم شەبەکە ئەگەر ئەم کارانەکەن شتێکی تریان بۆ نەماگەسەوە بیکەن توانە قیامیان نییە باوەڕیان نەماگە ئیدەئالیان نەماگە لە جامعەیەک ئەوا ئوسول و بنیاد و میراسیان نەما ئەمانە توانە خروجە لە سیستەمیان نییە لەزا تەبدیلەون بە سەربازانە ناچاری سەربازانە گروپهای گەنگە سەپاه پاسداران ئەمڕۆ سەپاه پاسداران مجموعەیەکی پیچیدە و دەرهەمتەنی دەست کە خەریکە جامعە بەگژە جامعەدا جامعەیە کرد کردگە جامعەیە مەوجود نییە تەفکیکی کردگە بەسەر شەبەکەهای مختلف اقتصادی ئۆرگانەکان و سازمانهایە کە لە بەرامبەری یەکتریا وێسن لە شەهرداری و تەراکم فرۆشی گرتگە تا شەبەکەی قاچاخە مەساڵح تا کۆنترۆڵ و انحساراتە مەساڵحە ساختمانی تا مواد مخدر تا ترانزیتە مواد مخدر تا قاچاخە کالا هاوردە بردەکردنە کالا تا شەبەکەیەکی قاچاخە گوستەردەی بینالملەلی لە پشتە تەحریمەکانە کە مەوجودە مجموعەیەکی عەزیم لە مردم دەرگیر بووکە لەگرا ئەو اتفاقەی کە تۆ ئێمە لە دیبەیتەکانە تەحتە ناو مۆدەرنیتەیەکا کە لە جامعەیە ئێمە اتفاق نەکەفت و بە شێوەیەکی قێزەون هەر لەحزە خەریکە پێست خستنە ئاماژەمان پێکرد ڕوبەڕووی کەسێ لە من سوعالی کرد کاک پێمان ئەم کارانەی کە سەپاهای پاسدارانە ئەیکات وەختی ئەڕۆیتە ناوە لادێکان خەڵکەکە عەکسە خامنەئی وە خۆمێنی داوەساگە خەڵکەکە وا دوێ کە نانینەوە بیخوا خەڵکەکە وا لەسەر کۆمیتەی ئەمتاد و ئەوێسیا 10 کیلۆ ئاردی پێبن مانگێ 200,000 تمەنی پێبن ئەمڕۆ بنیادە بەرەکەت وامە بلا عەوەزە 30 ملیۆن تمەنیان پێدا ئەمڕۆ سەپاه پاسداران ئاویاری قەترەی تێرێ زەمینە دەیمەکان تا دوێ کە قیمەتیان نەوە ئەمڕۆ قیمەت پێیاکەن 10 هکتار زەمینە دەیم ئەوسا کەس نێسن بە 100 ملیۆن تمەن
ئیستا ئاویاریە قەترەی و بارانی بۆ تێری قیمەتە زەمینەکە یەک تەک ئەبێتەوە 12 ملیارد من. کابرا توانێ بە کشاوەرزیکردن 300-400 ملیۆن من لە ساڵە دەرامەت کەسب بکە، وەزعی خاسەوێ. ئەی تەکلیفە ملیۆنها نەفەر ئینسانێک کە ئەمڕۆ لە ناوە وەزعیەتە ئوردوگاییە شەهریەکان هاتنە دنیاکێ چی؟ ئەوانەی حاشیە نشینە ئەم شارانە چی؟ ئەوانەی ناوە مەسکەنەکانە مەهر چی؟ ئەوانەی زەندگیە ئاپارتمانی چی؟ ئەوان کێن؟ ئەوان تەبدیلە بە چیەون؟ اقتصادێکی ناکارامەد فاسد، اقتصادێکی گەورەیە ڕەنتی کە فەساد تا ئەعماقی و ڕۆچ و گەسۆ، شەبەکەهای مختلفە اقتصادیە پەراکەندە لەم سەرزەمینە کە بووگنۆ تۆڕە جاڵجاڵۆکە و لەگەڵ یەکتریا هەماهەنگ کارەکەن. لەشکەرەکانە تاریکی وا لە نهێنیە خەریکی تەسویح حساوکردن لەگەڵ یەکتریا لە سەربازانە ناچاریە کە داگنیانە گژی یەکتریا و لە جامعەیەکا کە لە جامعەبوون دەرهاتگە و خەریکە نزارە ئەکا بەم اتفاقی کە ئەڕواتە بەرەوە. ئایا لەم جامعەهە خیزشێ تێتە دەرەوە؟ ئایا ئەم مردمە تەوانە تەحلیلە اتفاقاتێک کە کەوتگە هەسی؟ ئەم مردمە چۆن تەقسیم بوو گەسەناوە شەبەکەیە ترانزیتە فەحشا، ترانزیتە قاچاخە کالان، شەبەکەهای مختلفە ماڵی، بیتکوین، ئەرزەکان، تەمامە جێگەهایە کە سەپاها پازداران مؤسسەی بۆ دروست کردگە، ئۆرگانی بۆ دروست کردگە، هدایەتی ئەکات و سەربازانە ناچاری بۆ ئەگرێ. حزب دموکراتێک کە ئێشێ مردمەکە ڕووی تێبکە لە ڕووی ناچاری و تا هویەت بگرێ. ئەمانە کێن؟ ئەمانە بە حاشیە ڕەندەگانە حەواشیە شارەکانن، بێدەرەتان، بێدەسەڵات، ناشەهروەند، بێهویەت. سەرفەن لە ئوردوگایە مستەفای هجری هویەت پەیاکە. بۆیە لە چیاکانە قەندیل و ناوەکەی لێ ئەسێن و کۆدێکی سازمانی پێدەن، هویەت پەیاکە. لە یەکەم دەرگیری و دووم دەرگیریە لە ترانزیتە کالایە قاچاق و شەبەکەی اقتصادی و فعالیەتە اقتصادیە مەخفیە قاچاق ئەم جیهانە شەریکن لە سیستەمە سەرمایەیە جیهانیە و وەکو ئەنگەڵێک وەکو میکرۆبێک لێ هەکرێن ئمشیان لێدرێن دقیقە دقیقەوە لە بەینە چن. ئەمە اتفاقەسەوە لەم سەرزەمینە کەفتگە. تۆ نەکتەکە جامعەیەکا کە لەسەر بەستەرە سنەتەکانە خۆی هاتوێتە دەرەوە، نەتەکە جامعەیەکا کە بە شوێنە پێشرەفتە خۆی و حزور خۆی و قدرەتمەندترکردنە خۆی و خۆشبەختکردنە خۆی لە دنیای ئەمڕۆ حزوری هەست لەسەر وەتەرە تەولید و بازرگانی و اقتصادا، بەڵکو لەگەڵ جامعەیەکا ڕوبەڕووی جامعەیەکی بەرساختە، جەمعیەتێکی شکل دریاک، جەمعیەتێکی کۆچ دریاک، جەمعیەتێکی حاڕیاگە بە حاشیە ڕانیەیاک. خودیەکانە حاکمیت ئەوانن ئەمڕۆ لە هێشتنەوەی دەوڵەتە ئێرانی بە تەمامە قودرەتا شەریکیان هەست، لە انتخاباتەکانی شرکت ئەکەن، لە بۆنەکانە حکوومەتیە شرکت ئەکەن، لە تەولید و تەزریقە شەبەکەیە حیاتیە اقتصادیە حاکمیەتە شرکت ئەکەن و ما بەقیەن جەمعیەتە مازادە شاری سەربازانە ناچاریە ئەم شەبەکەیە دەرهەمتەنیدەی اقتصادینە کە تۆ ناچارەن ئێشێ تەنی پێبەی. هیچ ڕێگەیەکت نییە ئللا کە تەنی پێ بدەی. یەک ڕێگە مەوجود بوو کە لە دنیای ئەمڕۆ نابودیان کرد، ڕێگەی قیام، ڕێگەی ئاخرین شۆڕش. بە قەوڵە نیچە ئێمە لەگەڵ واپەسین ئینسانەکانە ڕوبەڕووین، لەگەڵ واپەسین ئینسانەکانە ڕوبەڕووین سەتحی، عافیەت تەڵەب. بەڵام لە داخڵە خۆیانە
دووچارە شەڕێکی دەرونین و لە بەرامبەری یەکتریا قەراریان گرتگە. ئەمە وتفاقەسەوە لەم سەرزەمینەیە مەکەوتگە و یارانە ئاخێزە کوردەوارە سربەخۆ بزانن تۆ لەگەڵ هەمچین جامعەیەکە ڕوبەڕووی تەکامچین ئینسانانێکە ڕوبەڕووی بۆیە تۆ فکرەکەی فعالیەتە تەبلیغی و تەبشیری لە جامعەیە تۆ کەم جواوەداتەوە. تۆ ئەگەر ئوردوگات بوو لەم شەبەکەی اقتصادیە وارد بوویت ئەو جا سەربازانە ناچاری بە هەزاران نەفەر ڕۆکەنێتەوە. ئەگەر لەم شەبەکەی اقتصادیە وارد نەبوویت ورودت نەکردە ناوە سیستەم ئەوان تەبدیلەون بە سەربازانە ئۆرگانە جۆرا و جۆرەکان. گروپە جۆرە و جۆرەکانە گەنگ. پس ئەوەی کە تۆ ئەوێنیت هەرزگا هێدانەیەکیان لێ ئەترازی و ئەمانە ئەدەن لە یەکتری نۆع کارکردە سیستەمێکە کە ئەمانە دایان ڕشتەیە. دەرکەوتنەتە کە حاکمیەتە دەوڵەتە ئێرانیە دەرکەوتنێکی بسیار پیچیدەست. تو تەکە خۆتا تەرەفی تەکە مردمە خۆتا تەرەفی تەکە ئینسانهایەکە تەرەفی کە بە تۆر کولی ناتوانی ناویان بنی کورد بەڵکو ئەمانە ڕەنجەکانیان متەفاوتە پێگەی ئیجتیماعیان متەفاوتە نۆع قەرارگرتنیان لە سیستەم متەفاوتە و ئەمانە هاون بە شوێنە دەغدەغەکانە خۆیانە. لذا جامعە تەبدیل بووگە بە شەڕە گورگەکان بەر عەلەیه یەکتری و ئاوا سیستەمە ئەنگەڵی حاکمیەت تەزریقەکە تەقزیەکە و ئەمێنێتەوە. وەختە تۆ شاهدی وەسەرە سەر ئەمێنێ لەوەی کە ئەندامێکی ئەمانە تەسلیەت ئێژێ بابەتە مەرگە دوودانە خەلەبان. وەختە تۆ ئەوێنیت جبهەیە متحدە کورد و محسن ڕزایی و کۆمەڵە و دموکرات و پەکەکە و حاکمیەتی جمهوری ئیسلامی و بەرادەرانە سپا پاسداران گشتیان فدراڵیان گەرەکە و لە مەرگە یەکتریشان ناڕازین تەسلیەت ئێژن بە یەکتری تۆ سەرە سڕەمێنێ کە لەی سەراماسێ. وەختی ئارمانە سمیتکۆ ئێژێ من بێواستە چووکمە مەرکەز بۆ حەسوودیەکەن بە حکومە حکوومەتی و حکومە کشوەری خەریکەم و خۆم کارەکەم. طبیعەتەن ئاغایە سمیتکۆ توانی یەسی بەشێک لەم بێهۆڤیەتانە و سەربازانە ناچاریە لە پشتە خۆی بێرێت. تەمام ئەمانە خەریکە تەقسیمبەندیە جامعە بوون بەسەر شەبەکەهای مختلفە اقتصادیە کە لە کوللا سیستەم تەقزیەکە و لەگرا تۆ شاهدە شەڕەت دەرونی ئەمانیتە ئەوەی کە من و تۆ نایوێنین بە چاو سەر نایوێنین لە شەبەکای ئیجتیماعی ئاتوانی بەڕەسیکەی و لە چفە مردمانە عادیە جامعە پەی پێ بووی لە ژێرە پێسە شارە چە اتفاقی خەریکە کەفی. ئەمانەی کە من بە تۆ وتم و بە ئێوە وتم بە سوورەتە مەلموس خەڵک لە ژیانە ڕۆژانەی خۆیانە ئەیوێنن چاوێن پێکەوێ. سەفاراییە بازیگەرانە جەدید لە بەرامبەرە بێهۆڤیەتەکانە خەیلە عەزیمە بێهۆڤیەتە ناچارە ئێوە ئەوێنن. ئێوە لەم ڕۆژانە لە تەغییرە ئەساسیە پێستە حاکمیەتە ئەوێنن تەبەقەی ڕووستانشین لە مقابڵت تەبەقەیە بێهۆڤیەتە شاریە قەرارەگرێ. ئەمانە سەرسەپۆردەکانە حاکمیەت بەشێکی بچووک لە تەئمین کنەندەیە وزەیە حاکمیەت بە تەبدیلکردنیان بە تەولیدگەرانە بچووکە خوردەپا ڕواڵەتە ئینسانە مطیع ئینسانە مەوردە پەسەندە سیستەم ئەکێشەنن بەڕۆخە زاقە نشینەکان و ئاپارتمان نشینەکان و مەسکەنانە مهرە شارهای و ئوردوگاهی ئەم سەرزەمینەیەمە. جامعە لە بەرامبەرە جامعە تەبەقە لە بەرامبەرە تەبەقە توێژ و ئەقەلیەت لە بەرامبەرە ئەقەلیەت سەپا پاسداران
بتمام قدرت LGBT سازی فمینیست سازی لجامعه ئێمەکە بۆ دروستکردنە شەبەکەی گەورەی اقتصادی، شەبەکەی قاچاق، شەبەکەی قمار، شەبەکەی پوڵشویی، ورود بە جەهانە ڕەش بازار ڕەش تەوەسط گەورەترین کارتەرە قاچاق جەهان سپاه پاسداران و ئەنوان و ئەنساری. ئەمە اتفاق سەوا لە جامعەیە ئێمە کەفتگە کە بۆ ئێوە قابل دەرک نەبوو و قابل فەهم نەبوو. تەوسیەکەم بۆ کەسانێک کە گەرەکیانە لەم شەرایەتە حاڵی بن، بە تایبەتی ئەوانەی کە کارە مبارزاتیەکەن، سریاڵە بایر بوێنن، دەوایر، دەیوید سیمن، تا لە ڕەوابەتە وردە ئەمانە تێبگەن، تا بفهمن سیستەم چۆن کارەکە، سیستەم چۆن فەرامۆش شدەکان و بە حاشیە ڕەندەکان و دەرکریاگەکان بەکار تێرێت، چۆن ئەمانەی کە تەبدیلی کردگەن بە ئەنگەڵ بازیافتیان ئەکات، تەبدیلیانەکا بە خوێن و تەزریقیانەکاتە ناوە شەبەکەیە دەرهەمتەنیدەی اقتصادی خۆی. هەلەگراسە کە تۆوێنی بە هەرچی دەسە، لە هەرچی بنیانە فەرهەنگی و تاریخی ئەم جامعە ئەستفادە کریاگە دەڕاستایە دەرهەم کوبیدنە ئێرادە و دروستەبوونە مەجموعەیەکی منسەجم لەژێر یەک ڕەوایەتە کە بتوانێت لە بەرامبەرە ئەم شەبەکەهای تو دەرتوویە دەرهەمتەنیدەیە پیچیدەی اقتصادی بوێسێ. تریبونە مەلا و مزگەوت، تریبونە سەلەفی، تریبونە حزب دعوە و ئیسلاح، تریبونێکن لە خزمەتە بێهۆڤیەتکردنە مەردمە بە دەستگاهە دین. ئەمانە گشتی شەبەکەهای اقتصادی سپاه پاسدارانن و هەر کامێکیان بەشێک لە تەقسیمبەندی ئەم جامعە نەگر کەساستەوە. و لەم ڕەوایەتە شەرکەتیان کردگە. لەذا ئەخبارە ڕێز و درشتێکە ئێوە ئیشنەفن ئەخبارە ئەم سیستەمەسە کە خەریکە کارەکە ئەمیقتەرەوێت و ڕۆچێتە ناو و مەردمانە بە حاشیە ڕاندەی ناسیتیزنە ئەم سیستەمە تەبدیل بووگەن بە سەربازانە ناچاریان لە حەوزەی جامعەی مەدەنی، لە حەوزەی ئێکۆلۆژی، لە حەوزەی ژینگە پارێزی، لە حەوزەی ئازادی و ئازادیهای فەردی، لە حەوزەی قاچاقە کالا کۆڵبەری، لە حەوزەی ترافیکە فەحشا، لە حەوزەی ترافیکە ماوەدە مخدر، لە حەوزەی ترافیکە کالای قاچاق مەتەواو منتەقەوە جەهانە. ئەمانە خەریکن فعالیەتەکەن و تۆ ئەمڕۆتەکە ئەم جامعە ڕوبەڕوویت لە کوردەوارە ئێمە ئەم خەبەرەزە. ئەگەر تۆ لە ناو جامعە مواجهیتەکە ئینسانهای عەجیب و غەریبی یا ڕیاگە کە بچووکترین التجایان بەرەو ئازادی نییە، بە شوێنە تعریفکردنە هۆڤیەتە خۆیان لە ناو گروپهای مختلف اقتصادی ئاگەڕێن، بەشێکن لە بنیاد و مؤسساتە سەپاه پاسداران، بەشێکن لە گروپهای مەواد مخدر، بەشێکن لە گروپهای قاچاقە کالا، خەریکە بە تۆ ئێژێت ئزمەحلالە جامعەی ئێمە و نابودیە جامعەی ئێمە دەمێکە دەسی پێکردەکە. زمانێک سێجەوادە تەباتەبایی گەرەکی بوو بە تەقلیدە لە ئیبنە خەلدون کە زەوال لە تەمەدونە ئیسلامی خەریکە بەحسەکات بێت زەوال لە تەمەدونە ئێرانی بەحسکە و لە ژێرە ناو ئێرانە گەورەیە فەرهەنگی و ئێران شەهری ئەحیای کاتەوە. ئەم کەلەماتە کەلەماتێکە کە من هاوردەم و ئەستفادەم لێ کرد، نە ئەوەی کە جەوادە تەباتەبایی مەوجود نەوێت، نە ئەوەی کە تزەکانە جەوادە تەباتەبایی مەوجود نەوێ، ئەوەی کە هاوردی وەوتی ڕۆڵ و نەقشی چییە لە ناوە ئەم بازیە، چ شکلیە، من هاوردم و تەواوە ئەوانەی کە جزء بەدەنەیەکن لە ئۆرگانەکانە دەوڵەتە ئێرانی و سەپاه پاسداران
سعی نەکەن بە مسادرەکردنە کەلام من بەر ئەلێ هەیە بە بەکاری بوون. ئێوە بەشێکن لەم شەبەکەیە پیچیدەوە ئەنگەڵیە سپاه پاسدارانە. سپاه پاسداران سیستەمی کلاپس پێکردگە لە ئێرانە. دەوڵەتە ئێرانی لەو بەشەی کە بەشە قووەی مجریەس کلاپسی کردگە لە بەرامبەرە غوو لە بەیت ڕەحبەری وە سپاه پاسدارانە. وەلذا تۆ ئەمە خەریکی مشاهدە ئەەکەی لە سیستەمە ئاموزش و پەروەرشێکا کە سەربازانە ئەم ئەنگەڵستانە خەریکە دروستەکە، لە سیستەمە دانیشگاییەکە کە ئەم سپاه پاسدارانە بە دانیشگاهای ڕێز و دروشتیا خەریکە کارمەندان و ئەنگەڵەکانە ئەم سیستەمە خەریکە پەروەردەکە. لەذا ئەو گەلە کۆمەکە ئێوە ئەیوێنن لەم حەوزە خەریکە لە بەشەریەت و لە سەرزەمین و کوردەوار و لە ئینسانە کوردیەگرێ گەلە کۆمەیەکی سیستەماتیکی بسیار پیچیدەی دەرهەمتەنی دەست. ئێمە لەگەڵ مردمێکا ڕۆبەڕووین کە مردمە ئێمەن، ئەمە نامردمن، ئەمە هۆڤیەتە گروپیان هەست، هۆڤیەتە گەنگیان هەست. لە بێ هۆڤیەتیە تەبدیل بووگن بە سەربازانە ناچاری و تا ئاخرین قەدەم و خوێنە خۆیان ئەوێسن بۆ خاتری وەی حەفزەم هۆڤیەتە جعلیە بکەن کە حاڵیان خاسەکە، کە مەوجودیەتیان پێدا حساسەکەن هەن. ئێمە لەگەڵ ئەمە ڕوبڕوین، ئێمە لەگەڵ ئەم شەڕە دەستوەیەخین و دەوڵەتە ئێرانی لەوەها وەزعیەتێکە خەریکە کلاپسبوونە سیستەم نیشان ئەداتەوە سۆتە سپای پاسداران تا بەرە و مستەولیبوونە مطلق بەسەر سەرزەبینە ئێمە لە ڕەوایەتە ئاخرە، لە ڕەوایەتە ئاخرە دەوڵەتە ئێرانی هەتایی بکاتۆ خۆی. ئەمڕۆ سیستەم بە پشتوانەی اقتصادە جەهانی شەبەکەیە دەرهەمتەنیدەیە کە سەرزەمینە ئێمەی بەرەو ئەنگەڵ و ژیانە ئەنگەڵی برد توانی دای ڕژێنێت و واردە ئاخری مەرحەلەی گەرەکی بوێت. و ئەمە فقط کرماشانی نەگرکەسەوە، تارانی نەگرکەسەوە، سلێمانی، هەولێر، قامشلووشی گرکەسەوە. ئەم بازیە و گشتی ورود پێکردەگە. ئێمە لەگەڵ وەها سیستەمێکا ڕوبەڕووین. یارە جامعەیە ئێمە بە تۆر مطلق بەرەو ئزمحلال و نابودی خەریکە ڕوا و نابوو دەوێت. ئێمە لە ناوە جامعەیەکا ڕوبەڕووین کە سەربازانە ناچاری ئەنگەڵەکان لە بەرامبەری یەکتریا سەفاراییان کردەگە بێ هیچ مەنافعێکی اقتصادی بۆ ئەوان. بۆ ئەوان دانەیەک گوری لای پەکەکە، دانەیە پێشمەرگەیە برسیە حیزب دموکرات، دانەیەک کۆڵبەرە دەسە سەومە نەهاتهایە تجاری، دانەیەک مەوادە مخدر فرۆشە سەرە کوچە، دانەیەک حەڵقە چوارۆمیە و حەڵقە سێومیە جامعەیە مەدەنی. ئەمانە سەربازانە ناچارین لە بەرامبەرە خۆیان و لە بەرامبەرە ئێمەی شائەویسن و ئێمە وەها شەڕێک وا لە بەڕێمانە و لە وەها محیتێکە خەریکین حرەکەتەکەین. قدرەتی گەرەکە بمێنیتۆ، قدرەتی گەرەکە لە مقابڵ ئەمە بوێسی. با بزانی ئێمە جامعە ڕوومان تێکەوە دەرگیر ئەوینتەکە بەشهایەکی تەقسیم بووگە ئەنگەڵی ئەم جامعە وتەکیا دەرگیر ئەوین. یعنی دووچارە ئەو تەوەهمە نەوی کە تۆ ئەمە کوردەوارەوە ئەمە خەڵکی کوردە و نا، ئەمە کولیەتە کوردی نەماگە تۆیشێ لە پێگەی تەعەلقی و گروپی ئەمانە تەبەڕەسیکەی و بزانی ئەمانە کێن. نیروی عەسڵێتۆ و سەربازانە ناچاری نە کە تەوانە تعریفە هۆڤیەتیان بۆ خۆیان نەیە و نیان ماگە سیستەم وای پێیان کردەگە. بۆیە تەبدیل بووگن بەمەی کە ئیمڕۆ خەریکن ئێوە ئەیوێنن. بۆیە فرەیەک لەم مردمە ئێمە دڵتەنگەوێت، ناومید دەوێت، مستەعسەلەوێت. سیستەم ناومید و مستەعسەلە دەکا
تا تەسلیم ئەوی و تەبدیلی دەکا بە سەربازانە ناچاری. تەبدیل مەون بە سەربازانە ناچاری. هەواستان بوێت کە ئێمە شەڕێکی بەغایەت پیچیدەمان خۆمان بەر عەلەیە خۆمان دەست پێ کردەگە. تەنیا کورسوویە نەجاتە ئەم ئینسانیەت و ئەم بەشەریەت و ئەم کوردیەتە ئاخرین شۆڕشێکە کە ئێمە دامان نیاگە بە تەحلیلێکی دروست و واقعی کە لە جامعەیە خۆمان ئەسمان. جامعەیە ئێمە مطلقاً بەرەو نابوودی خەریکە ڕوە، مطلقاً بەرەو نابوودی خەریکە ڕوە، لەگەڵ کەسانێکا کە ڕوبەڕۆیوی هەر کامیان بە ئیلتجایەک و جزء گروپێکی گەنگی و مافیایین، جزء بەشێک لەم شەبەکەی اقتصادینە. ئەم شەبەکەی اقتصادیە دەرهەمتەنی دەوا سپاه پاسداران بە ئەربابە ئەمریکایی وە قەشەنگ و کۆختاپوسێ دروستی کرد. وەگەر تەوەجۆت کردوێت لەم شەڕا لەم دەوڵەتە مەوازیە سپاه پاسدارانە ما بەقیە مؤسساتە تر دەوڵەتی لە کار خست تا ئستیلای خۆی بەم سەرزەمینە حاکمکە و کردی و بە غرورێک و بە گەردەنکەشیەک و بەرەو ئاخرین فاز و تەسەلوتە دائمی ئەڕوا. لە فازە سەومە دەوڵەتە ئێرانی ئەم شەڕە هەم گستەردەترەوێت، شەڕە جامعە بەر عەلەیهە جامعە، شەڕە تەفکیکبوو گروپە گەنگیەکان بەر عەلەیهە یەکتری، مافیاهای جۆرا و جۆرە اقتصادیە دەروونە هەیولای سپاه پاسداران بە شکل و قەواڵەبێکی ترۆ گستەردەترەوێت. وەلەم وەسەتە قسمەتە ئەعزەمە 95% ئەم مەردمە یەکتری وەدانە دڕن. تو شاهد و حزورە مەرگە چەرمەگە ملیۆن ئینسانیت لە باستۆلید نەکردنە خۆیانە، لە شکۆفانەبوون اقتصادیانە، لە مردن زەهنیانە وە لە یەک دەڕینە فیزیکیە یەکتریە. ئەمە و کارەسە وای واتە بەرەوە سیستەمە جەهانی تا ئەم دەقیقە سەرکەوتەک بووگە لە مەئموریەتە خۆی. متعسفانە لە زەرفە 30 ساڵ ڕابردوو جامعەیە ئێمە بەم ڕاحەتیە تەقسیم بوو بە هاوکاریە حکوومەتە هەرێم بەکەکە کۆمەڵە دموکرات، جامعەیە مەدەنی، مؤسسات و بنگاهای ماڵی، تۆڕە پێچیدەیە شەبەکەیە قاچاخ، زوهورە بازرگانانە قاچاخە مەوادە مخدر و قاچاخە کالا. ئەم شەبەکەیە دەرهەمتەنیدە خەریکە گشتی هەماهەنگتەکە یەکتریا کارەکە، گشتی خەریکەتەکە یەکتری هەماهەنگ کارەکە. شکاندنە ئەم حەڵقە وەختی گەرەکە، شکاندنە ئەم حەڵقە ئەقڵی گەرەکە، شکاندنە ئەم حەڵقە تەوانی گەرەکە، شکاندنە ئەم حەڵقە سازماندەهی گەرەکە، شکاندنە ئەم حەڵقە ئیدەی گەرەکە، ڕەهبەریەتی گەرەکە، قیامی گەرەکە. و ئەم مەسئولیەتە کەوت کەسە سەرشانە ئێوە مانانێک کە هەنووز بزەی ئینسانیەت و بەشەریەت و کوردیەتتان تیاماکە. ئێوە ئێشێ ئەم شەبەکە ڕێبخەن و بزانن لە مقابڵە کێیا قەراردان کردەکە. تەبدیل مەون بە سەربازانە ناچاری بۆ هۆڤیەت پەیاکردنێکی مەقتەعی خۆتان مەکەن بە قوربانی مەکەن. ئەمە زەوا لە جامعەیەکە، ئەمە ئزمحلا لە مطلق جامعەیەکە، بعد وەکو ئەنگەڵەکە وینە گیانی یەکتریە. ئەم شتانەی کە من کۆرنۆمەتری بۆ ئێوە وتم تەواوە ئێوە لە توودە ڕۆژە مشاهدەیەکەن و بارهای بار بوو گەس و پرسیار بۆتان و قەیرە قابلە حەل بوو بۆتان. چۆنە دەوڵەتە ئێرانی دەوڵەتێکی ئیدئۆلۆژیکە شیعەیە ئیسلامیە شەبەکەی گوستەردەیە قاچاخە سەکسی وادیە لە ئەنواع و ئەقسامە تەوەهماتە جنسی بۆ فعالیەت اقتصادی کە استفادەکە. چۆنە کاناڵهای مختلفە قمار لەم سەرزەمینە موجودە، چۆنە شەبەکەیە دەرهەمتەنیدەی استخراج بیتکوین موجودە و سەرە هدایەتی سپاه پاسدارانە. سپاه پاسداران تەمامە ئەرکانە جامعەی بە
بە مؤسساتە جۆرا و جۆر هاپەلوش کردەیە. ئەمڕۆ خەیلێکی عەزیمی ملیۆنی لە ژێرە دەسە سیستەمە سپاها خەریکە کارەکە. کارترانە، پوڵ، ئەسلحە، سێکس مستەولی بوون بەسەر جامای ئێمە. لایەوە خۆش.